پیاوێکە بوو کچێکی هەبوو نێوی سێوەخان بوو برازاکی خۆشی هەبوو نێوی محەممەد بووکتی محەممەد وەرەکەنە من بە قەول و بڕی بە وعدەی 7 ساڵان ئەمن سێوەخانە لە توو مالە دەکەم لە پاشی 7 ساڵان پێت چاک بوو لەگەنە من دانیشە ماڵەشت بۆ ساز دەکەم پێت چاک نەبوو هەر ڕاستی دەچی سێوەخانە لەگەڵ خۆ بەلە جا دەڵێ محەممەد چۆکن مامی خۆی سێوەخانی لێ مارە کرد ئەمما بەدەستی نەگر 7 ساڵانی خزمەت کرد لە پاشی 7 ساڵان بابی سێوەخانێ پیاوێکی زاڵم و بەدبەخت بوو کتێ من سێوەخانە نادەمەتوو جا منەوە لاکێ سێوەخانێ پێشکێشی دەکەم باستێوەیەوە کە عەرزت دەکەم دەڵێن لەو خەترەی لەو کوڕان کرد لەو تادای لەو کوڕان لەو کوڕە لەو کچان کرد یعنی ئەو تادایە کە 7 ساڵانی خزمەتی خۆ پێ کرد لە پاشی ئەوەش کە ئەو خەترە لێ کرد کتێ من سێوەخانە نادەمەتوو انجا سێوەخان و محەممەد ئەڵیش دڵیان پێکەوە بۆ ڕۆژێکی سێوەخان بانگی محەممەدی دێڵی ئەوە سێوەخانێ بە محەممەدی دەگوت محەممەد و خواوەرە دەستم بگرا دەبا بڕۆین لە بۆ ماڵێ شێخ محمودی بابی لەتیفی ڕئیسێ سلێمانەیە ماڵێ مەفڵەت کەر و ژنەڵگرانە خۆناگە غەریبانە وای نەمینم وایێم ئەتو نازانی دەهاتێکن باوکێ من بە قەول و بڕی بە وەعدی 7 ساڵان لە پاشە 7 ساڵان کە تۆ خزمەتێ خۆت بەبادە من تەواو کردیا باوکێ من پیاوێکی زالم و بەدبەختە ئەمنی لە تو مەحتەل دەکردی نامداتە تۆ حەمرۆکەن بەزاس و لە دنیایە و وەیلێ وەیلێ لێ نەمینم وایە وائێو جا دەڵێ ئەو جاگە قسەی بە محەممەدی دەگوت محەممەدی دەگوت ئاخر سێوەخان ماڵێ شێخ محمودی بابی لەتیفی هێندە دوورە لە چەنگی دوشمنان دەرباز نابیوین ئەگەرە تو دەگەڵە من بێ من دەستی تو دەگرم دەڕۆینە خوارێ لە بۆ بازاری سێلتێ لە بۆ نێو تورکان ماڵە حوسێن ئاغای بازاری سێلتێ گەورەی تورکانە ماڵێ مەفڵەت کەر و ژنەڵگرانە خۆناغە غەریبانە کوڕە سێوەخانم دەگوت محەممەد ناچینە ماڵە حوسێن ئاغای بازاری سێلتێ ئەمن وەسبم بیست و نەدەزانم پیاوێکی بێویژدانە بچینە قەسری دیواخانی حوسێن ئاغای بازاری سێلتێ لێ حوسێن ئاغای چاوی و من بکەوی تەماحە لە من دەکاتەوە ئەتوە دەکوژن لەولاتی غەریبیان ئەمن بە بەندەواری و بە یەخسیری لە نێو تورکان بەجێ دەمێنم لێ نەمینم وای وائێو جا دەڵێ چەندیم سێوەخانم بە محەممەدی دەگوت محەممەدیم بەخسێ سێوەی نەکرد ئەوە دوێژێ مەغریبێ بوو محەممەدیم پیلی سێوەخانەی دەگرت و دەڕۆینە خوارێ 12 شەو و 12 ڕۆژان بەرەوە دەبوونە تاتە شەبوسیان بە قەسر و دیواخانە حوسێن ئاغای بازاری سێلتێکەم وەختێکێکە تەشەبوسیان بە قەسر و دیواخانی حوسێن ئاغای کرد سبیان بوو سبیانەکە تەماشا دەکەن حوسێن ئاغا لەسەر قەسر و دیواخانە ڕا محەممەد هاتووە سێوەخانی وێیە ئەگەر چاوی بە سێوەخانێ دەکەوت عاشقی سێوەخانێ دەبوو کوڕێکی هەبوو نێوێ ڕەشید بوو دەیگوت ڕەشید وەرە بڕۆ میوانان بە ئەنجەدا ببەزینەوە بە خێراتێکی گەرم و گۆڕیان لێ بکە فەوری لە پاش خۆ چوارپیان لە محەممەدی تاریکە بێن محەممەدی بە چوار دەستان بڵندکان دەستانی گرێدەن بە تندری لاقانی سمدمکان بیبەنە تەوی لێوراخان دەرکانی لەسەر گاڵە و گرێدەن و سێوەخانێ بە یەخسیری لە دوو خۆ لە من بۆمی بێنن بۆ قەسری شۆرێ و وای نەمینم دا من بکەم حەلانێ لێ نەمینم وایە وائێو ئەنجا دەڵێ وەختێکی محەممەدیم نەیزانی گەلە لەبەر فێڵە نەیاوار وەختێکە هاتە خوارە ڕەشید ئاغا بە خێراتێکی گەرم و گۆڕی لە محەممەد و سێوەخانان کێنن ئەگە دای بەزاندن فەوری چوار پیاواتن ڕە محەممەدیان مار محەممەدیان بە چوار دەستان بڵند کرد فەوری دەستی دە محەممەدیان گرێدان بە کندری لاکان لە کۆتێکردندان بردە تەوی لێ وڵاخان دەرکان لەسەر گاڵە و گرێدان لە پێشاوی محەممەدیان سێوەخان بە یەخسیری لە دوو خۆڕاکێشا لە بۆ قەسری ژاری لە حوسێن ئاغای ئەگە دەچوو ڕووی حوسێن ئاغا سێوەخانە دەگوت حوسێن ئاغا کووا دەبێ میوان بە خێرینان نازانی محەممەد تاقانەی دوودا کە برای چوار خوشکە لە ولاتی غەریبیانە 7 ساڵانی خزمەتی مارە بابێ من کردیا ئەمە دەستگیرانێ منە کوڕە مامێ منە بن لە نیکاحە محەممەدیم
ئەتو نازانی حەوسارە سنگ و مەبکینی لە خۆپایان کردو من سوێندت لە بۆ دەخۆم بێنی نەکرد و غەیانەتی نەکردیا توخوا حوسێن ئاقا محەممەدیم بۆ بەرەڵدا بکەودا من بۆم و بمرم لە غەریبیان زار زار دەکەڵ حوسێن ئاقا دەگوت سێوەخان مەگەریە من ناناشین و گریانە تۆم بێفایدەنە تازە محەممەدی تۆم وەکو ماسیە دەرمان خوار لێ کردووە کەوتۆتە بن چۆم و ڕووباری تازە لە بۆ تو نادی ئەتو کۆترێکی چەمانی وەدەستم کەوتووی تازە هەتای مردنێ بۆ منی و هەر بۆ من چاکی دەکەم حەلالی دەیگوت حوسێن ئاقا زوو بووم خۆم هاویشتە بەختێ تۆ محەممەدیم بۆ بەرەڵدا بکەوتا من بڕۆم و بمرم لە غەریبیان دەیگوتەوە نازانی چ شوان و گاوانت وەرەست نەکەوتون بۆیە بەدوی محەممەدی کەوتووی قابلی ویت نابینم بۆ من چاکی بکەم حەلالی دەیگوت حوسێن ئاقا مادام تو ناموست وایە بێنە لە پێشتای من ژن و عەرز و ناموسی خۆ لە بۆ محەممەدی تەڵاق بدە جار جار لە دوای من بکە حەلالی با پاشی محەممەدی بمرم لە غەریبیان نەمینم و نەمینم یادێ زار زار دەکەڵا ئەگەر ئەو قسە بە حوسێن ئاقا دەگوت حوسێن ئاقا دینی لەکنەما بانگی ڕەشیدی دێشتەوە دەیگوت ڕەشید وەرە تەکبیرە لە محەممەد و سێوەخانان دەیگوت باوکێ من تەکبیر چێ دەیگوت بڕۆ خەنجەرە ڕوتم بۆ لە دەستی بگرە محەممەدی دەستی بە ساون بە کندری لاقی سندم کراون هەڕۆ جووتێ خەنجەرانم بۆ لە سینگ و سەدەفی محەممەدی بدە محەممەدی شیرکوتە نەکەم بۆ شەقار شەقاری خەنجەران بکەم زەرکی دە بە خوێن لە بۆ سێوەخانە بهینە ئەگەر چاوی جا بە زەرکی دە محەممەدی کەوت مەجبورە قایلە قایلە قای نابێ من دەکەم حەلالی لێ نەبینم وایەوە ئێو ئازار ڕەشید دەواد وەکی قەسابە خەنجەرە ڕوتی لە دەستی دەگرایاوان ئەگەر دەواد تەماشا دەکرد دەرکەی لەسەر محەممەدی هەڵدەگرت ئەوە محەممەدی لە حەسرەتی دەخۆی و سێوەخانە دەنەوزە بڵی ورا خاندا خەو لە کەوتوە ئەگەر ڕەشید داد بەسەر سەریەڵ دۆستادەی خوڕیە محەممەدی چاوم لە بۆ بڵنکان ئەگە چاوی بڵندەکردن خەنجەرە ڕووتی لە دەستی ڕەشیدی دەدی لە خۆشیانی خەنی بوو دەیگوت توخوا ڕەشید ئاغا چه خەبەرێکە خۆشت لە بۆ من هێناوە خەنجەرە ڕووتن لە دەستی گرتووە هاتووی دەستانم دەکەیەوە لە کندری و لاقانم دێنێ دەرێ لە سمدمێ بەرەمدای وڵاتیم دەکەر سێوەخانە مەدەدەیدا من بڵۆم و بمرم لە غەریبیان دەیگوت نازانی من قبضی ڕاحە تۆم پێ ئیزرایلی ڕاحە تۆم ئێستا تو لێرە دەکوشم هەرچەندی دەکەم سێوەخان تا توو شک بەری بەداوکێ من قایل نابی ئەوجا محەممەد دەپاڕاوە دەگوت ڕەشید ئاغا مەم کوژە توخوا سنگ و مەمکی سێوەخانێم لێ بە میران مەکە نازانی تاقانەی دووداکم لا چوار خوشکم لە وڵاتی غەریبیانم حەوت ساڵانم خزمەتی مارێ با بە سێوەخانێ کردووە سێوەخان سنگ و مەمکیەم لە خۆپاوان کردووە ماسوێنت لە بۆ دەخۆم بێنم نەکردووە غەیانەتم نەکردووە ئێستا کا ڕەشید ئاغا دەمکوژی هەر دەمکوژی نامکوژی دەمکوژی توخواگە دەمکوژی بڕۆ سێوەخانم بۆ بێنەدا چاوم پێ بکەویتەوە لە پێش چاوم ڕابوەستی لە دڵم نەدەتە پۆستپای مردنێ زار زار دەکاڵە دەڵێت محەممەدی چ لەگەڵەوە قسەی بە من ڕەشید ئاغا دەگوت زامەحە ڕەشیدی چ لەگەڵ گوتنە دەگەڵ محەممەدی کرد ئەیان محەممەدیم دەستی بەستراون بە کەندری لاقی سندم کرانە ڕەشید ئاغا دەگوت چاوم لە بە بقوچنە داجووتێ خەنجەرانە لە سنگ و سەدەفان بداوەن دا محەممەدیم چاوی دەقوچام لە ڕەشیدی ئەڵاتە سەرسەری محەممەدی چوتێ خەنجەرانی لە سنگ و سەدەفی محەممەدی دەدا محەممەدی شلکوتەنێکی شەقاری خەنجەران کرد ئەوزان نەیهێش ڕوحی لەبەر بچیتە دەرە ڕانک و چۆخەڵی سفیون ئاوریشم چنن دەخوێنێ ڕەش و تالیدا شەڵال بوو زنجیری سەعاتی محەممەدیم دەخوێنە ڕەش و تالیدا شەڵال بوو نەجێ ڕوحی لەبەر بچیتە دەرێت پاچار ڕانک و چۆخەڵی لە پیداکەنی من لە دەستی خۆی گرتو لە بۆ سێوەخانەی گردن بۆ قەسری شۆری ئەگە سێوەخانەم چاوی وەزرکی دا محەممەدی دەکەول دەیگوت چ قەوماوە ڕەشید ئاغا زرکی دە محەممەدی من بۆ لە دەستی تو نازانێت وە تا من محەممەدم بۆیە کوشتووە
زلكم بنشان هنا وندا بباكم قايدي اقا زلكي لدستي رشيدي ولا قلت حموي كلن كذبون بخنزلان حتى ساعات حفتو هاشتي الشغل زلكي دا محمد بني وبابونا وكلنو في المسكي بصدار رشامدن لباشي ساعات حفتو هاشتي الشغل يقول خدايا اوني وشوا همو ماموسونا صدقم درباس نابم لنيو تركان خلاص نابم مصلحتم وهذا بس مسألة قصر ديواخانة خوم فري بدم خوم بكوشم باشي محمدي ودستيانك هم قلبم زازا سيوخان هاوينا كي قلما ديتا سري قصر ديواخانة خوف ربدا اگر تماشا دكردي وحسين آغادني ودوشك وبالي فاني دا خولك وتوداري دبان شي بروتي لبن سري دان دراما سيوا خانم بقول خدايا هاوارا صد هاوارا امن بارزك لو حسين آغاي ببام ليم وخبرني دبان سلي بركام يعني لي بزم دا بارزي بردا حسين آغاي دبان سلي بالسري حسين آغاي برك فوري دركي دمان شي سوران دنيا خدا رسولاني انا دو دبان شي دا لزامي سري حسين آغاي حسين آغاي دنيا ودوشك وبالي فاندا دا كشت هاتو بروي غلامان ونوبة داران كيشان را خوري وكان سيوا خاننا يلن درشي بستودان بآقل وبري لا هرشوا دور الرادا دباري نسيوا خانه بقرن بيكوشن خبريان دار رشيد در دپري بسري رود بي خواد دي سيوا خانه بقري بيكوشي لطول باوكي زاد كان قال سيوا خانم دورا دور چاي والرشيد دك ودق والرشيد آغا نازانين بباكي تو سرگرانم قابلي ويني مقابلي نابم اگر محمدم سلبوتو لبلبو كسي دي نابم اوزا رشيدي شي تفردا رشيدم لك دقر خوادك سيوا خان بمن قايلة هيز لباوكم لدونا وبارشي لبو سيوا خان دقر تو بيقري ماتي بكا اگر سيوا خانم رشيدي لنزيق دبو دبان شل دك شاب دو دبان ششي ددان لجامي سرين رشيدي او جا سيوا خانم لبود لدنيا دا روي بنت يا الشلام قول باجير بنا سراخري كحيلان دستي هاتي ومتشانو بنا مصان بيتبا خل من لبو الشمام قلتني زازا سيوا خانم دبان شل دك شاب دو دبان ششي ددان لجامي سري خوموي مايتي خوشي دخلتونا نيو مايتي رشيد وحسن اغال دهايم واي غريب تكلم للدنيا وانا من ماي